بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان بەخێر بن سەر چاومان عەزیەتتان کێشا چاوەڕوانیتان کرد. دیارە ئێمەی ساکەنا دوای کۆبوونەوەی گشتی خۆمان دوای چەند دانیشتنیەکی یەک لە دوای یەک بڕیارمان نا بە پشتیوانی خوای گەورە پرۆژەیەک ڕابگەێنین بە ناوی پرۆژەی نیشتەجێبوون. ئەم پرۆژەی نیشتەجێبوونە تایبەتمەندی هەیە کە دواتر ئینشاڵڵا بۆتان باسەکەین و جیاواز لە پرۆژەکانی تر و لەوانەشە پرسیار دروست بێت بۆ یەک دکتۆر عەبدولواحیدێکی پسپۆڕی نەشتەرگەری دەست بۆ ئەم بابەتە ئەبا لە کاتێکا کۆمەڵە پرۆژەی تر هەن، پرۆژەی نیشتەجێبوونی تری زۆری شقە و ڤیلا و سیتی هەن. خۆشەویستان بۆی کە ئەم پرسیارە نەکەن، پرۆژەکەی ئێمە ناوازەیە و تایبەتە و چۆن لە پزیشکیە پۆست دکتۆرەیتمان هەیە، لە پرۆژەشە پۆست پرۆژەمان هەیە. واتە ئەو پرۆژەی کە تا ئێستاکێنا کراوە ئێمە لە پشت ئەو پرۆژانەوە قسەکەین، لە دوای ئەو پرۆژانە چیتر هەیە بکرێ بۆ پرۆژە کە زیاتر بەرگە بگرێ، زیاتر بمێنێتەوە، هەرزانتر بکەوێ، کوالیتی بەرزتر بێ، خەدەماتی ئاسانکاری بتوانین کارێکی وا بکەین ئینشاڵڵا بە پشتیوانی پەروەردگار. هیچ کەسێک لە هاونیشتمانانی خۆمان لە دەرەوەی خۆشمان لەم پرۆژەیە بێبەش نەبێ. کارێکی واکەین ئینشاڵڵا بەشی هەموو بکات و کارێکین بە پشتیوانی پەروەردگار هەمووتان بە شێوەیەک لێ رازی بن. بەڵام لە ئێستەوە ئەم پرۆژەیە بە تەنیا ئێمە ناکرێ، وەکو خاوەنی پرۆژەکە ئەبێت دەستبار بن بۆ ئەوەی کە بتوانین پرۆژەیەکی تەواوکاری دروستکەین و هیچ لایەکمان گلەیمان لێی نەبێ. فەرمون اینجا بۆی کە هەشتێک لە مێشکتانە ئێمە بتوانین خزمەتتان کەین و وەڵامی پرسیارەکانتان بینەوە. فەرمون. سلام علیکم کاک دکتۆر، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی کە پێمانتاندا. کۆمەڵێک پرسیارمان هەبوو لەسەر ئەو پرۆژەی کە ئێوە باسیەکەن. پرسیار یەکەم ئەوەیە کە ئایا مرجەکانی وەرگرتنی ئەم پرۆژەیە چییە؟ هەروەها موقعی پرۆژەکە لەکوێیە؟ لە ڕووی بەرزی و لە ڕووی فراوانیەوە چۆنە؟ هەروەها لە ڕووی دابەشکردنەوە ئایا پرۆژەکە بەدڵی خواستی کڕیارەکان ئەفرۆشرێت یان بە تیر و پشکە یان بە هەر شێوازێکی تر دابەشەکرێ؟ و زۆر سپاسانەکەین. سەبارەت بە شوێنەکە بە پشتیوانی پەروەردگار لە شوێنێکی بەرزایە و ئەڕوانێ بەسەر شارە و شوێنێکی دڵگیرە بێت و هەر کاتێکیش هەر کەسێک یەکەکەی تەواو بوو تەسلیمێکرێ و خۆی بەتەنیا تێچێ، چاوەڕێی ئەوانی تر ناکە. بەڵێ ئێمە کۆمەڵە پرسیارمان کاکتۆر لەسەر نرخی پرۆژەکە لەو ڕۆوەکەوە ئەم یەکانە ئەتوانین بیکڕینیان بە شێوەی کرێ نیشتەجێبین تێیە و هەروەها بۆ ماوەی چەندێک تیامێنینەوە و ئایا توانین پارەی پرۆژەکە بە شێوەی خیز بدەین؟ سەبارەت بە بڕی پارەکە خۆشەویستەکەم تەنها لە بدایەتی دروستکردن و دەستپێکەوە پارەیەکە درێ، دواتر نەقستی هەیە نەپاشەکی هەیە و پرۆژەکە یاخود یەکەکە ئەکرێ بەناوی خۆتەوە. ئەمەش یەکێکە لە جیاوازیەکانمان لەگەڵ پرۆژەکانی ترە و سیعرەکەشی نرخەکەشی دڵنیابن زۆر هەرزانە. کاک دکتۆر سەرەتا هیوای سەرکەوتن بۆ پرۆژەکەتان نەخوازم، بەڵام چەند پرسیارێکمان هەبوو سەبارەت بە پرۆژەی نیشتەجێبوون. یەکەمیان ئایا لە ڕووی خزمەتگوزاری و لە چ ئاستێکدایە، وەکو هەبوونی مزگەوت و باخچە و مارکێت و هێڵ ئینتەرنێت یاخود شوێنی تایبەت بە وەرزش وەکو مەلەوانگە. و پرسیاری دووەم زۆر گرنگە ئایا لە ڕووی سەلامەتی و لە چ ئاستێکدایە، وەکو هەبوونی پاسەوانی تایبەت بە پرۆژەی نیشتەجێبوون و یاخود شوێنی وەستاندنی سەیارەکان، ئایا لەم دوو ڕۆ لە چ ئاستێکدایە؟ زۆر سپاس دەکەم. خۆشەویستان، ئەم پرۆژەیەکی ژینگەییە، بۆیە هیچ شتێک کە ژینگە پیسکات یاخود تەکنۆلۆژیای تێبکەوێت لە پرۆژەکەی ئێمەیانە. سیارە لە دوو ڕاجینێت، نایەتە ناو پرۆژەکە و نایەتە ناو یەکەکەوە. و سەبارەت بە خزمەتگوزارەکانی تریش ئەوانە خۆت ئەتوانیت جەنابەت بڕیار بی لەسەرەوەی کە چیت پێویستە بۆ یەکەکەی خۆتی دابینکەیت، بۆت نییە بۆ هەموو پرۆژەکە، هەر یەکە و بۆ یەکەی خۆی ئەویش بە پێی ڕێکەوتنێک حەزر لە چی ئەوە جێبەجێ ئەکرێ. سەبارەت بە پاسەوان بەداخەوە پاسەوانیشمان نییە، چونکە ئەو خەڵکانی کە لای ئێمە ناو ئەنووسن و داخڵە بن هیچ ترسێکیان لەسەر نییە بە پشتیوانی پەروەردگار و پێویستیان بە پاسەوان نابێت.
ئەوە دڵنیاتانەکەم نەبوو خۆتان نەبوو مناڵەکانتان ئینشاءڵڵا. کاکتۆر دەستان خۆش بێ پرۆژە نیشتە جێبوونە پرسیارەکەی من لەسەر زەمانەتی پرۆژەکەتانە. ئایا ئەو شتانێک کە جناب پێش ئێستاکە باس کرد و سەرەتای دەستپێکردنی پرێس کۆنفرانسەکە کۆمەڵشتی شت باس کرد کە ینی لە جیاوازە لە پرۆژەکانیکە. ئایا زەمانەتی ئەو شتانێک کە باس کرد چی لە پرۆژێدا کە منیش کڕیار بتوانم پارەکەی خۆم سەرمایەکی خۆم بخەمە ناو پرۆژەیەوە زەمانەت چی ئەو شتانە جێبەجێ دەکرێت چونکە دەبینی لە چوار دەوری شاردا چەندها پرۆژەمان هەیە بەهۆی جێبەجێ نەکردنی زەمانەتەکەی خۆیانەوە چۆڵ کراوە. زەمانەتی ئەو پرۆژەی ئێوە چییە کەوا منیش کڕیار بتوانم سیخە بکەم و تێدا بەشدار بوو. جوانە من دەتوانم یەک زەمانە بەمێ بە پشتیوانی پەروەردگار وەکو چۆن وتم ئەمە پۆست پرۆژەیە لە پرۆژەکانی ترەوە خەڵک وازەهێنێ و دێ بوو پرۆژەکەی ئێمە لەبەرەوە دڵنیاتانەکەمەوە پرۆژەکەی ئێمە لە ئەخیرە قەڵەباڵغترین پرۆژە ئەبێ و جەنجاڵترینیشیانە بێ ئەوەیان لەو ڕۆ دڵنیابە کە پرۆژەکەی ئێمە بە چۆڵی نامێنێتەوە یەکەیەکمان تاو نەکردووە خەڵکێکی تێچی یەکای حازرەکەین خەڵکێکی تێچی یعنی بەردەوام ئاوەدانی لە پرۆژەکەی ئێمە یابینیت. کاکتۆر دەستان خۆش بێ زۆر کەس دەبنە خاوەنی یەکە لەم پرۆژەیەدا وەکو وەڵامی پرسیاری پێشووتریداوە کە ئەم پرۆژەیە هاوڕێی ژینگەیە و بە حکمی ئەوەی کە زۆر کەس لەم پرۆژەیە نیشتەجێ بن کەواتە قەرەباڵغێکی زۆر دروستە بێت لەم پرۆژەیەدا. ئایا ئێوە تا چ ڕادەیەک حسابتان بۆ کپی و بێدەنگی یەکەکانی ئەم پرۆژەیە کردووە ئەو کەسانێک کە لەم پرۆژەیە نیشتەجێن تا چ ڕادەیەک دوورە بن لە دەنگەدەنگ و قەرەباڵغی چواردەوریان بۆ ئەوەی ئەو پەڕی ئاسوودەیی ژیان بکەن لەم یەکانی ئەم پرۆژەیەدا. دەستان خۆش. هەر کەسێ ویستی مێشکی ساف بێ دوورکەوێتەوە لە جەنجاڵی شار بێت تەنها ساتێک لای ئێمە سەردانێکمان بکات دڵنیا بە هیچ دەنگێک و هیچ ژاوەژاوێک و هیچ ئیزعاجکردنێ لە هیچ دراوسەیەکەوە بۆ سەر یەکەکانی تر نابینیت بۆیە بە پشتیوانی پەروەردگار یەکەیەکمانە بێ ئەو پەڕی ئارامی تایە و ئەو پەڕی ئاسوودەیی تایە و هیچ کەسێک نەک دەوروبەرەکەی تەنیشتەکەی خۆشی ئیزعاج ناکات. لەم پرۆژەیەدا چارەنووسی ئەو گەنجانە چی لێ بەسەرێت کاتێک کە هاوسەرگیری ئەکەن و هەر لە لای خوان لە لای دایک و باوکەکە ئەبن یان هەر لە تەنیشتیانەوە ئەبن. ئێمە ئەتوانین یەک پەیمانتان پێبین ئەویش ئەوەیەکە هەتاوەکو لە یەکەکەی خۆمانە شوێن ما بێت بە پشتیوانی خوای گەورە ئەو منداڵانەی کە هاوسەرگیریەکەن یاخود دەیانوێ بێن بۆ ئەو پرۆژەی ئێمە هەر لای دایک و باوک نزیک خۆیان گیان بۆکەینەوە بەڵام ئەگەر نەبوو یەکەی هاوشێوەی تریان لە دەوروبەری ئەو پرۆژێ بۆکەینەوە ئینشاءڵڵا نەیاڵین بێ شوێن بن ئەو لەوان دڵنیا بن. دکتۆریان هیوای سەرکەوتنمە خۆت و پرۆژەکەشە خوازم پرسیاری من لەبارەی پرۆژەکەەوە ئەوەیە کە ئایا هەموو یەکەکان لە یەک ئاستان و هیچ VIPەک و تایبەت وێلایەک یان یەکەیەکی تایبەتی تایە یان نا یان هەمووی لە یەک ئاستایە؟ پرسیارێکی زۆر جوانە. ئایا ئەم پرۆژەیە VIP تایە؟ خۆشەویستان ئەم پرۆژەیە ئێمە ئەرزەکەی و بناغەکەیتان تەسلیمەکەین دواتر دروستکردن و گەورەکردن و ئاوەدانکردنەوەکەی لای خۆتانە بێت ئەمەیان بەپێی ویستی خۆت بەپێی حەزی خۆت بەپێی ئەوەی کە هەوڵی بۆ ئەدەیت ئینشاءالله بەو شێوەیە ئەبێ بەڵام بڵین ئەمەیان VIPە و ئەمەشیان بۆ خەڵکی سادەیە ڕاستەکی جیاوازیەکی ئێمە لەگەڵ خەڵکە ئەوەیە فەقیر دەوڵەمەندمان جا نەکردێتەوە لە دەریشەوە بۆت نییە بیناکەی خۆت یاخود یەکەکی خۆ بەسەر ئەوی ترا بەرزکەیتەوە یاخود بێ بە جۆرێ لە فەخر و لە شانازی و لە جیاوازی ئەمیتیان نیە لە ناوەوە هەرچیەکی تیا ئەکەیت ئەمەیان بۆ خۆت بەجێ ئێهێڵی. هیوادارم وەڵامەکە وازح بێ واتە بەشی VIP مان نابێت ئیلا ئەوەی خۆت لە ناوە دەستکاریەکەیت. بەڵێ دەستان خۆش بێ کاک دکتۆر تو پرسیارم هەیە پرسیار یەکەم سەبارەت بەوەیە ئایا شوێنەکە هیچ کێشەیەکی هەیە لەو ڕۆی کە ئایا هیچ مۆڵەتێکی فەرمی حکوومەتی هەیە. پرسیاری دوم سەبارەت بە مۆڵەتی ئاسایشە ئایا مۆڵەتی ئاسایشتان بۆ هەموو دانیشتوانەکەی وەرگرتووە یا هەر کەسێک کە بێوێت نیشتەجێ بێ لەم یەکەیە پێویستە خۆی مۆڵەتەکە وەربگرێت. دەستان خۆش. بەدڵنیایە کچەکەم ئەم پرۆژەیە هیچ لە لایەنە پەیوەندیدارەکان دەخاڵەت لەم پرۆژەی ئێمە ناکەن و نەقڵکردنی ناونووسین و موافقە وەرگرتنیش دواتر هەر ئەو خەڵکەی کە گواستنەوەکی بۆ ئەکەن هەر ئەوان پێی هەڵەسن لەبەرەوە هیچ ئەرکێک ناکەوێتە سەر ئەوەی کە لای ئێمە نیشتەجێ بێ. بەڵێ
سەرەتا دەستخۆشیمان هەیە بەم پرۆژەکان کاک دکتۆر وەکو لە وەڵامی پرسیارەکانی پێشودا ئاماژەت بدا کۆمەڵە کەسێکان هەڵەسن بە جێبەجێکردنی گواستنەوەی کەلوپەلەکانمان پرسیارەکەی من ئەوەیە کە ئایا ڕێگەپێدرێن کەلوپەلەکانمان بگوازینەوە بۆ شوێنە نوێکەمان بە نمونە جلوبەرگ و جانتا و یاخود شتەکانی دیکەمان یاخود ئەم پرۆژەیەکە ئێوە ڕاتان گەیاندووە هەموو پێداویستێکی تێدایە زۆر سپاس خۆشەویستان بە یەک کەلیمە هیچمان لە ئێوە ناوێت پرۆژەکە تەواو ئەساسی کۆتایی پێهاتووە پێش ئەوەی کە بشتیتە ناویت خۆت ئەبێت ڕەت هەبێ لە تەواوکردنیە وەکو باسم کرد بەڵام بەجلەکانی خۆتەوە دەی یەک جل لەبەرەکەیت و دەیت و هیچ شتێکی ترە پێویست نابێت کام وایە ئەو خوشک و برایانە ئەوانەی کە گوێیان لێمانە هیچ جۆرە ئەرک و بارێک لە کۆڵ خۆیان نەنێن چونکە پێویستیان بە هیچ نابێ لە ناو پرۆژەکەیە هەموو شتێکی ئەوەی کە ئەوان پێویستیان پێی بێ بۆیان دابین کراوە بەڵێ دەستخۆل کاکتۆریان بەڕستان تاسە لە پسپۆری خۆتانە هاچ پرۆژێکتان کرد بێ هەڵبەت پرۆژەکان جیاواز بوون سەبارەت بەم پرۆژەکە ئێستا پرۆژە نیشتە جێبوونە جیاوازیان پرۆژە لەگەڵ پرۆژەکانی ترە لە ڕووی سیستەمی هاوسەنگی ساردی و گەرمی ئەم جیاوازیان پرۆژەکی لەگەڵ پرۆژەکانی ترە و لەگەڵەوەش بۆ وزەی کارەبا ئیسفادە لە کارەبای ڕێسیەکە یان مۆلیدەیان سیستەمی تیشکی خۆر و تێچووی ئەم پرۆژان تێچووی سیستەمی کارەباکە چەند لەسەر ئەو بەڕێزانەی کە لەوێکانە نیشتە جێبن سەبارەت بە ساردی و گەرمی و کارەبا و خزمەتگوزارەکانی تر خۆشەویستەکەم هەموو ئەمانە هیچ جۆرە پیسێکیان بۆ سەر ژینگە نییە هەموو ئەمانە سروشتین و پێویستیشمان پێی نابێ بە شێوەیە دیزاین کراوە شوێنەکە نەگەرمایتیایە نەسەرمایتیایە واتە تۆ بە توی کراسێک لەوانەیە ئەژیت پێویستە بە هیچ شتێکی تر نابێ وەکو ئەوانی تریش هەموو ئەمانە ئیشاڵاوکو سەپرایزێک بە پشتیوانی خوای گەورە ئەخینە بەرچاوتان و ئەیبینین بە چاوی خۆتان کە چۆن ئەم شێوەیە دیزاین کراوە کە پێویستی بەمانە نەبێ لەوانەیە فکرەکە بۆ خۆی زۆر جیاوازتر بێ لەوانی پێشووتر بەڵێ دەستان خۆش بە کاکتۆر وەک لەو ماوەی پێشوە دیار بوو کە چەند بوومەلەرزەیەک ڕوویدا لە شوێنەکانیکە و خەڵک ترسێکی زۆری لێنیشتووە لەمانەوە بە تایبەت لە باڵەخانەی زۆر بەرز و ئانە ئایا لەم پرۆژەی ئێوە هیچ حسابێک بۆ ئەوە کراوە کە بەشی ئەوەنە ئەو پرۆژەیە تۆکمە بێت بەرگی بوومەلەرزە بگرێ دیار حسابی هەموو ئەم شتانە کراوە نەکەر بوومەلەرزە هەموو کەواریتە تەبیعیەکان هەموو ڕوودا بە سروشتەکان ئێمە بۆچی شوێنی بەرزمان هەڵبژاردووە بۆی کە لافاوت ئەسیدی تێنەکە ئێمە بۆچی بەشە سروشتەکەمان هەڵبژاردووە ئەم بەشە فلاتە یعنی ناچێ بە ئاسمانە و بە هیچ شێوەیە نەبا نەبوو مەلەرزە نەجێژەڵوکە نە ئاگرکەوتنەوە هیچ شتێ نایشەکێنێ و هیچ کاریگەریەکی سلبی لەسەر ئەم شوێنە نابێ بە پشتیوانی پەروەردگار کاکتۆر جان پرسیارەکە منەوەیە ئەم پرۆژە ناوازەی تۆ باسیەکەی پێشتر هیچ کەسێک نیشتەجێ پرۆژێ بۆ ئێمە بتوانین بچین سوود لە ئەزمونەکانی وەرگین و جاوی پرسیارەکانمان ماتەوە زۆر جوانە بالضبط باشترین شت ئەوەیە کە پێشتر ئایا ئەم پرۆژەیەمان کردووە و خەڵکی ترتیان نیشتەجێ بووە بەڵێ ئەم پرۆژەیە وجودی هەیە و هەر کەسێکیش ئێوێ پرۆژەکە دواتر ببینێت دواتر ئەتوانێت بە چاوی خۆی پرۆژەکە و شوێنی نیشتەجێبوونەکە بەڵام وەکو بڕارماندا و وعدمان پێدان بەداخەوە نەیاڵین خەڵکەکەی ئاچکەن ئەتوان بچن پرۆژەکە ببینن و بە چاوی خۆتان سەیریکەن دڵنیابن کە ئەم پرۆژەیە وجودی هەیە بەڵام بچن و لە دەرگا بن و خەڵک لە خەو خەبەرکەنەوە ئەمە ڕێگەتان پێ نادەین بەڵام ئەتوانن پرۆژەکە ببینن کە خەڵکی تر پێش ئێوە تیانیشتەجێ بووە خۆشەویستان لە کۆتاییە هاتینە پایانی کۆنگرەکەمان کۆتا پرسیاروەرەگرین و کۆتایی بە کۆبنەوەکەمان دەهێنی دەستخۆشتان دەکەم و پرۆژە نیشتەجێبوونە کاکتۆر بە هێوەی پرۆژەی باشتر لە کۆتایی حەزەکەم پرسیارێکم ئایا دەتوانین نمونەیەکی ئەم پرۆژە نیشتەجێبوونە ببینین ڕووکاری دەرەوە ناوی چۆنە یاخود دەتوانین سەردانێکی پرۆژە نیشتەجێبوونەکەین وەروەها ناوتۆمارکردن بە پرۆژە نیشتەجێبوونە بە چ شێوازێکە بە ڕێگەی وێبسایتەوە یا لە ڕێگەی ڕقم تەلەفۆنی بە چ شێوازێکە دەست ناخۆش بەڵێ بەسەر چاو بە پشتیوانی پەروەردگار بەردەوام ببین لەگەڵتانە بە مەیدانی ئەچینە سەر شوێنەکە و شوێنەکە ئەبینن بە چاوی خۆتان و دڵنیا ئەبنەوەکە ئەوەی کە پێمانوتن هەموو ئەمانە ڕاستین هیچی خەیاڵ نییە و یەک تکای برایەنشم هەیە ئەوەیە کە یەکەم پەلەنەکەن بۆ ناونووسین چونکە ئێمە یەکەیەکی نیشتەجێبوونمان بۆ هەر یەکەتان مسۆگەر کرد ئەمەیان وعدە و لەگەردنی ئێمەدایە کە شوێنتان ئەبێت بە پشتیوانی خوای گەورە و ئەشی بینن بەس پەلەیتیانەکەن بۆیە بە پشتیوانی پەروەردگار لە کۆبوونەوەی داهاتوومانە بە مەیدانی
ئەچینە سەر شوێنەکە بە چای خۆتانی بینن مواسەفاتەکانی هەموو ئەوانەی کە ئێستا وتمان بەراوردی کەن بەوەی کە لە ئەرزی واقعا ئەیبینن ئەو کاتە بڕیار بن کە چیتانەوێت بۆی کێمەش بیخێنە سەر چاومان شتێکی جوانتان بۆ بکەین ئینشاءڵڵا بەڵام ئەمە تەنها بە ئێمە ناکرێ ئەمە ئەبێت دەستبارمان بن لەگەڵیا بۆ ئەوەی کە بتوانین پرۆژەیەکی نیشتەجێبوونی سەرکەوتووی هەتایی کە پێویستت بە گواستنەوە نەبێ بۆ پرۆژەیەکی تر و پەشیمانیش نەبیتەوە لێی بتوانین دەستە بەرکەین بۆ جەنابتان وەسەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه